بەشداریکردنی ئەمریکا لە شەڕ ئێران و ئیسرائیلدا لە ئان و ساددایە و بە دڵنیاییەوە بەشداری دەکات. چەند ئاژانسێکیش دەڵێن لە 24 بۆ 48 کاتژمێری داهاتوودا دۆناڵد ترامپ گڵۆپی سەوز بۆ سوپای ئەمریکا هەڵدەکات. لە ئێستادا چاوەکان هەموو لەسەر ئەوەن کە ئایا ئەمریکا کەی و با چ جۆرێک بەشداری هێرشەکان دەکات بۆ سەر ئێران. بە جۆرێک ڕۆژانە دەیان لێدوانی جۆرە و جۆر لەلایەن سەرۆکی ئەمریکاوە لەسەر ئەو پرسە دەدرێت. بەڵام هێرشەکەی ئەمڕۆ بەیانی ئێران بۆ سەر ئیسرائیل و کاریگەری و وێرانکاری هێرشەکە پێدەچێت بەشداریکردنی ئەمریکای بە تەواوی لە شەڕەکە نزیک کرد بێتەوە. ئەوە تا ئاژانسی بلومبرگ دەڵێت بە پشت بەستن بە سەرچاوە و زانیاری گرنگ لە بەرپرسانی باڵای ئەمریکاوە زانیاری ئەوەیان دەستکەوتووە کە ئەمریکا خەریکی خۆئامادەکردنە بۆ هێرشکردنە سەر ڕژێمی ئێران. بلومبرگ ئاماژە بەوەش دەکات تێوەگلانی ئەمریکا لە شەڕ دژی ئێران نزیکە بەو پێی لە ئێستادا واشنتۆن خەریکە پێداویستیەکانی چوونە ناو جەنگ لەگەڵ ئێران بۆ سوپای وڵاتەکەی ئامادە دەکات. باسی لەوەش کردووە کە هەرچەندە پلانی هێرشەکە یەکلایی نەکراوەتەوە و ڕەنگە گۆڕانکاری بەسەردا بێت، بەڵام لە سەرەتای هەفتەی داهاتوودا بە ئەگەری زۆر ڕۆژانی یەکشەممە یان دووشەممە هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئێران دەست پێ دەکات. چەندین دامەزراوەی فیدراڵیش خۆیان بۆ ئەم هێرشە ئامادە کردووە. لەلایەکی دیکەوە ئاژانسی ڕۆیتەرز باس لەوە دەکات کە گواستنەوەی کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاماژەی پاراستنی هێرشەکانی ئەمریکایە لە هەر ئەگەرێکی ڕوودانی شاڕ لەگەڵ ئێران. ڕۆژنامەی واڵ ستریت جۆرناڵیش ئاشکرای کردووە دۆناڵد ترامپ پلانی هێرشکردنە سەر ئێرانی پەسەند کردووە، بەڵام بە هیوای ئەوەی ئێران ئامادە بێت بەرنامەی پیتاندنی یۆرانیۆمی خۆی ڕابگرێت جێبەجێکرانی پلانەکەی دواخستووە. هەرچۆنێک بێت ئاماژەکان بۆەوە دەچن کە بەم زوانە ئەمریکا ئاڵای جەنگ دژی ئێران بەرز دەکاتەوە کە هۆکاری سەرەکیش بۆ بەشداریکردنی ئەمریکا لەم جەنگە بنکەی ئەتۆمی فۆردۆیە. بنکەی فۆردۆ کە دەکەوێتە باشووری ڕۆژئاوای تاران بە قوڵی 90 مەتر لە ژێر زەوی و لە ناوچە شاخاویەکانی تاراندایە. بە جۆرێک تەنیا بە فڕۆکە و بۆمبێکی دیاریکراوی ئەمریکا دەتوانرێت ئەو بنکەیە لەناو ببرێت. فڕۆکەی B-52 سپرێت و بۆمبی GBU-57 ئەو چەکانن کە دەتوانن ئەو بنکەیە بەو قوڵاییە لەناو بمەن و تەنیاش ئەمریکا خاوەنداری ئەو چەکە و فڕۆکەیە دەکات، چونکە ئەمانە لە ڕێزی چەکی استراتیژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان و نادرێن بە هیچ هاوپەیمانێک تەنانەت ئیسرائیلیش. بەشداری ئەمریکا بۆیە حەتمیە چونکە دەبێت بە هەر جۆرێک بووە بنکەی ئەتۆمی فۆردۆ لەناو ببرێت، ئەگەرنا کۆی ئۆپەراسیۆن و هێرشەکانی سەر ئێران یەکسان دەبێت بە سەفر. بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە ئەمریکا بەم زوانە بە فڕۆکەی خۆی، بۆمبی خۆی، فڕۆکەوان و ستافی تایبەتی خۆی هێرشەکە دەکات و بنکەکە لەناو دەبرێت. بەڵام هێشتا کاردانەوەکان و پارچەکرداری ئێران نازانرێت بۆ دوای ڕووداوەکە کە بە ئەگەرێکی زۆرەوە ئێران ناچار دەکات چەند بنکە و بارگایەکی ئەمریکا لە ناوچەکە بکاتە ئامانج. بەمەش ئێران بە تەواوی پێی دەخزێنە ناو ئەو پلانەی کە هەر لە سەرەتاوە ئیسرائیل خۆی بۆ ئامادە کردووە و خوازیارەتی.